دادگای تاوانەکانی عراق تا چەند بێلایەنانە و دوور لە دەستێوەردان توانیوێتی کەیسەکانێک لا بکاتەوە. ئەو محکەمەیە دادگایە کەوتە ژێر فشارێکەوەش فشارێکی سیاسی هەندێک لایەن ئەیانەوێت ئەو محکەمەیە ئیلغاکەن. کەس بڕیاری ئیفرازکردنیان دەدرێت واتە وەکو بێتاوان مامەڵەیان لەگەڵا بکرێت. ئەو کات تۆ سەرۆکی دادگا دەبیت، بەڵام ئەم دوو کەسە تۆمەتبارن لە کەیسەکانی هەڵەبجە و ئەنفال. هەر ئەوش ناگە تۆمەتباری کەژەیە لەسەر کەیسی کۆدەفێلەکانش بەرڵابوو بە هەمان کاتە ئەمری دەستگیرکردنی هەبوو. هیچ کەسێک نییە پێیوەست بە کورتا و کۆستێکلا نەکرێتەوە، ینی مادەتەوە لە دادگا بەشداریان کردووە ئەمری دەستگیرکردنیان هەیە لە کەیسی بەڵێن ڕاپەڕینەوە یەک لە کەیسەکان کەش بەڵێنینی کوردەفێلەکان بەرزانیەکان ئەنفال کیمیابارانی هەڵەبجە مجموعەیەکی تر هەندێکیان لە سوپای عراق لێ داوامەکانەوە پلەیشیان هەیە. چاوپێکەوتن لەگەڵ حاکم ئاسۆ سەرۆکی پێشووی دادگای یەک لە دادگای باڵای تاوانەکانی عراق ئێوارەی شەممە کاتژمێر 6:30 لە NRT پێشکەشتان دەکرێت.